ئەمڕۆ باسی زۆرمان دەربارەی نەوت کرد دەربارەی ڕێگە جێگرەوەکانی و دەربارەی ئەو گرێبەستە کە لە نێوان تورکیا و عێراقەیە بە زووی کۆتایی دێت و داوا کراوە نوێ بکرێتەوە. عێراق ساڵێک تورکیاڵێ نەخەی 5 بۆ 10 ساڵ بۆ ئەم بابەتە میوانمان وەرگرتووە. داوت حەلفی میوانمانە ئابووری ناس لە بەغاوە. سڵاوت لێبێ، پێمان بڵێ بە گفتوگۆکەمان بۆ دەست پێ بکەین کە دوای ساڵێک لە ناکۆکی نێوان بەغا و ئەنقەرە لەسەر هێڵی بۆری کەرکووک جەیهان ئێستا تورکیا داوا کات کە درێژ بکرێتەوە. بەڕێی ئێوە داهاتووی ئەو هێڵە چۆن ئەبێت؟ پێتان وایە کە 5 بۆ 10 ساڵەکە درێژ بکرێتەوە؟ گوێتان لێم بوو یان پرسیارەکەم با پرسیارەکەم دووبارە بکەمەوە ئەگەر بەڵێ بفەرموو. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاوتان لێبێت. ئەو گفتوگۆی لە نێوان تورکیا و عێراقدا هەیە لە ڕێگەی بۆ هەناردەی نەوت لە ڕێگەی نەوتی جیهانەوە بۆری جیهانەوە پێم وایە ڕێگەیەکی سەختی ئەبێت لەبەرەوەی ڕێکەوتنەکە لە زەمانێکدا بوو کە جیۆسیاسی باردۆخی جیۆسیاسی تەواو جیاواز بوو و بەکارهێنانی وزە کەمتر بوو و نرخی نەوتیش بۆ هەر بەرمیلێک نەوتیش جیاواز بوو. ئێستا بەرمیلێک نەوت ئەکاتە 80 بۆ 90 دلار لە هەندێک حاڵەتدا بەپی پێویستی نەوت بۆ جیهان. پێم وایە هۆکاری سەرەکی بۆ نوێنەکردنەوەی ئەو ڕێککەوتنە و دەستپێنەکردنەوەی دانوستانەکان هۆکارەکەی سیاسی نەک ئابووری بەو پێی کە تورکیا کرەی بەرمیلەی نەوتی لە عێراق لە 75 بۆ دۆلارێک وەرەگرت 75 سنت بۆ دۆلارێک وەرەگرت. بەڵام ئێستا نرخەکان تەواو بەرز بوونەتەوە و دەرامەتی ئابووریش بۆ دەرامەتی ئابووری عێراقیش لە ئێستادا زۆر بەرزترە لە چاو ساڵانی داهاتوو. بۆیە پێم وایە تورکیا لە ڕووی ئابووری هەم لە ڕووی جیۆسیاسیشەوە ئەوێ سوود لەو بارودۆخە وەربگرێت و لە سوود وەرگێت لە ناچیژینە نرخەکان و دەستکەوتی هەبێت لە بازرگانی لەگەڵ عێراقدا و دەستکەوتی تریشی هەبێت بە تایبەت لە ڕێگای گەشەپێدان. باشە، ئەزانین کە داخرانی گەروی هورمز لە ئاستێکی زۆرە زیانی بە عێراق گەیاند. کرایەوە گەروی هورمز، بەڵام دیسانەوە ئەمڕۆکە خاتەم الئەنبیا ڕایگەیاند و تیدای ئەخەینەوە، ینی داخرایەوە دووبارە بە وتەی ڕاگەیەندراوەکەی خاتەم الئەنبیا بێەوە ئەمە کارە ساتە بۆ عێراق. تەنانەت لەم بارودۆخەشە جەنابەت پێت وایە کە ئەو ناکۆکیە یاسایی و سیاسیانە ڕێگر بێت لەوەی کە ئەو گرێبەستە درێژ بکرێتەوە لەبەرەوەی کە ئەزانین ئەوەی کە زیانی گەورەی بە ئابووری عێراق گەیاند نەبوونی ژێرخان یان کەمبوونی بەرهەمهێنان نەبوو، بەڵکو پشتبەستنی زیادە لە ڕادە بوو بە گەروی هورمز. پێت وایە تەنانەت ئەوەش هۆکار نەبێ بۆ ئەوەی کە عێراق ئەم پێشنیارە قبول بکات و درێژی بکاتەوە بۆ ماوەی 10 ساڵ؟ بەتەئکید داخستنی گەروی هورمز هەروەکو ئێران ڕایگەیاندوە بۆ جارێکی تر. پێم وایە ئەبێتە زیان بۆ ئابووری تەواوی جیهان، نەکرد تەنیا بۆ عێراق. هەناردەی نەوت لە کەرکووکەوە بۆ جیهان بە نسبەت دەوڵەتی عێراقەوە لە 1970ەوە تاوەکو 2013 بڕێکی کەم بوو بە بەراورد بەوەی کە عێراق پشت بە گەروی هورمز ئەبەستێت و پشت بە دەرچە بازرگانیەکانی تر ئەبەستێت. و ئەو گفتوگۆی ئێستا لە یاعرەدایە بێگومان لە سوودی عێراقیش ئەبێت و زیانەکە ئەگەر گرێبەستەکە تازە نەکرێتەوە زیانی بۆ کەرەوی کوردستانیش ئەبێت.
أكثر من 550 ألف برميل يوميا. چونکە منذ أن رفع العراق ئێمە بینیمان بە شیشێ و هەناردە نەوتیە وەستا و سکاڵایەکی نێودەوڵەتی هەبوو لە دادگا لە دژی تورکیا مليار ونصف جراء استخدام هذا و بەهۆی زیانێکی گەورە بۆ ڕێنەوتەکان کەوت و ئێمە زانیمان کە ئەو گرێبەستەی لە پێشترا هەبوو عێراق لێ ئاگادار نەبوو. وأكثر جدية. ئێستا دەوڵەتی عێراق جددیترە 100 ألف برميل أو 400 ألف برميل. چونکە 100 بۆ 400 بەرمیلی نەوت ضروري داخڵی ئەو حەوزە ئەبێت کە عێراق بە شێوەیەکی گشتی هەناردەیەکات. ئەگەر گەڕووی هورمز بوەستێت یادا بخرێتەوە بێگومان ئابووری عێراق بە تەواوی هەرس دێنێت. الحياة السياسية. وەتە کاریگەری ئەبێت بۆ سەر پرۆسەی سیاسی و زیانی ئەبێت بۆ خانشینان بۆ کارمەندان لأنه الاقتصاد أو المردودات الاقتصادية چکە داهاتی ئابووری بە تەواوی لاواز ئەبێت. ئەمەش کارتێکی فشاری تورکی دیکەیە کە تورکیا بەکاری هێنێت سيضطر العراق کاتی گەروی هورمز داخرێت. مجاراة تركيا بۆیە عێراق بما تريد بێگومان مجاملەی تورکیا ئاکات بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنەی جیهان بۆ لە 5 ساڵ بۆ 10 ساڵ درێژ بکرێتەوە وليس وفق المنظور العراقي. لە ڕوانگەی لە بەرژۆنی تورکیا بێگومان نەک هەر لە بەرژۆنی عێراقەوە. باشە جەناب داماژەت بۆ کرد کە تورکیا گەڕی هورمزۆک و کارتێکی فشار بەکارەهێنێت بە ئەمەمان لەبیر بێ. ئەوترێت کە لە داهاتوە تورکیا ئەبێت بە شادەماری هەناردەی نەوتی عێراق بۆ ئەوروپا. پێت وایە بە لە بەرچاوگرتنەوەی کەوکوتان تورکیا هەلەکانە قۆزێتەوە تورکیا بەردەوام بەدوایەوەیە کە هەژمونیەکەی فراوانتر بکا و بیستەپێنێت ئەم هەلاوە تا ئەم هێڵی بۆریە ئەبێت بە جێگرەوەیەکی باش و ئەبێت بە هەلێکی ئابووری باش بۆ عێراق بۆ فرەچەشنکردنی ڕێڕەوەکانی یاخود نامەش پشتبەستوویەکی نوێیە بۆ عێراق و هەر کاتە تورکیا بیاوێت توانێت وەکو کارتێکی فشار بەکاری بهێنێت. بالتأكيد أنا بە دڵنیاییەوە گەروی هورمز بۆ تورکیا وەرەقەیەکی فشارە بەڵام بە دڵنیاییەوە ئێستا دەرچەی جیهان لە ئەو ملیار و نیۆوەدا نابەزێت کە وەکو سکاڵایەک لە دادگا بەکارهێنرا لە دژی تورکیا. بۆیە ناچارە بێت ئەو دەرچەیە لە تورکیاوە بەکار بهێنێت و لەبەرەوەی تورکیا پێویستی بە عێراقە لە ڕێگەی گەشە پێدانەوە و عێراق پلانیشی هەیە لە ئایندەدا کە هێڵی بەسڕە حەدیسە بنیاد بنێت لە ڕێگەی سووریا بەرەو دەریای ناوەڕاست. لەوێش هێڵێکی بۆڕی هەیە کە بەرەو ئوردن ئەڕوات کامەشە بێتە دەرچەیەکی تەزێ هەناردەکردن کاگاتە 1.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بە پێی خەمڵامەکان. ئەمەش لە تاوتوی ئەکرێت لە ئێستادا. بەڵام بەندەرەکانی تورکیا و ئەو تاکە دەرچەیە کە دەکرێت عێراق لێەوە نەوت هەناردە بکات 400 بۆ 600 بەرمیل نەوت ئەبێت و ئەمەش بەتەنیا بەس نابێت بۆ هاوڵاتی عێراقی. بێگومانەوە گفتوگویانەش لەگەڵ تورکیادا قورسە بن و ئەو بارودۆخە ئابووریەی کە لە ئێستادا هەیە بۆ هی ناجێگیری بارودۆخی گەڕووی هۆرمز و ئاکات کە لەلایەن عێراقەوە فشاری زیاتر هەبێت تاوەکو لە گفتوگۆکاندا ڕەزامەند بێت. باشە بەرهەمهێنانی عێراق لە 3,300,000 بەرمیلەوە کەمی کردووە بۆ 1,300,000 بەرمیل دابەزینێکی یەکجار گەورەیە. بەڵام وەزارەتی نەوتی عێراق هەڵێت کە ئەمە لە ماوەی 2 مانگە ئەبوژێنینەوە ئەیگەێنینە ئاستی پێشوو. پێتان وایە ئەم لێدوانەی وەزارەتی نەوت گەشتبینانەیە یان ئەتوانێت عێراق ئاوا بەزووی بگەڕێتەوە ئاستەی پێشووکە بەرهەمی هێناوە؟
هذا بالتاكيد بێگومان ئەمە قسەی لەسەر کرێت بەڵام ئەو ژێرخانی نەوت کە هەمانە بەردەوامی ئەبێت و ژمارەکان بەو ئاراستەیە ئەڕۆن. ئێستا ئەبێتە تقریبان 4 ملیۆن بە نەوتی کوردستانەوە، بەڵام عێراق باسی ئایندە ئەکات. چکە ئەوە ئێستا قسە لەسەر هێڵی بانیاسی سووریا ئەکرێت، بەڵام تێچووی بەرهەمهێنان وا پێویست دەکات کە هێڵێکی تازە بنیاد بمرێت. بۆی عێراق بیر لەوە ئەکاتەوە هێڵێکی تازە بنیاد بنێت، بۆیە تێچوویەکی زیادی ئەوێت کە گاتە 4 ملیار دۆلار. ئێستا هێڵێکی تریش لە ڕێگەی سعودی عەرەبی، ئەمەش ئاستی بەرهەمهێنانەکە ئەگاتە ملیۆنێک بەرمیل. ئەمەش ئێستا قسەی لەسەر دەکرێت و قابل ئەوەیە کە جێبەجێ بکرێت. بۆیە جگە لە گەڕووی هورمز ئێمە هێڵی وشکانیشمان هەیە، بەڵام لە کەرکووکەوە تەنیا هێڵی جیهانمان هەیە. زۆر گرنگە و بە سوودە و ڕوانگەیەکی باشە ئەگەر هەندێک نەرمونیانی بدەینە لایەنی تورکیا بۆ بەڕێوەبردننی دانوستانەکان، وە لە لایەنی یاساییەوە سازش نەکەین، چونکە تورکیا لە فشارەکەیدا لەسەر عێراق ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئەو سکاڵەیە کە 1.5 ملیارێکە لەلایەن عێراقەوە هەڵبۆشێنێتەوە و ئەو سکاڵایە چیتر لە ئارادا نەبێت. و بێگومان ئەم ڕێگای گەشەپێدانە لە ڕێگەی تورکیا بەرەو ئەوروپا سوودێکی زۆری ئەبێت و تورکیا چاوی لەسەر ئەمەشە و تورکیا کاتی فشاری لە بەردەستایە، بەڵام لایەنی دانوستانکار پێویستە ڕوانگەیەکی فراوانی هەبێت و خوێندنەوە بۆ بارودۆخەکان بکات، ئەو ئەزانێت کە چۆن گرەوەکە بباتەوە. باشە، هەر ئێستا لە گفتوگۆکەی نێوانمانە جەنابەت چەند هێڵی جێگرەوەی وشکانیت ژمارتکە هەیە. ئەم هێڵانە هیچی تازە نین. بۆ نمونە پرۆژەی هێڵی شامی نوێ کە پێشەوەی کە بینە لای جەنابەت باسمان لێوە کرد لە ساڵی 2020ەوە هەیە، پێشنیاز کراوە هەتاوەکو ئێستا نەخراوەتەوە بواری جێبەجێکردن. ئەوانەی تریش هیچی پرۆژەی نوێ نین، ساڵانێکە هەن بەڵام جێبەجێ ناکرێن و ڕاستەوخۆ پشت بە گەڕووی هورمز بەستراوە. یەکەم پێتان وایە بۆچی ئەم پرۆژانە ناخرێنە بواری جێبەجێکردنەوە، و دووهەم پێت وایە کە لە دوای ئەم بارودۆخەکە لە گەڕووی هورمز دروست بۆ حکوومەت دەکەوێتە خۆ و ئەم ڕێگە جێگرەوانە ئەبوژێنێتەوە بۆی کە ئیتر زیانی ئاوا گەورەی بەرنەکەوێت؟ طبعا بالتاكيد الرؤيه الاقتصاديه بەدڵنیایەوە ڕوانگەی ئابووری عێراق و حکوومەتەکانی پێشوش نەکەرم حکوومەتە ڕوانگەیەکی جێگیر بووە پشتی ئەبەست بە دۆخێکی ئارام و کە بەتایبەت گەڕووی هورمز کە پێشتر دۆخەکە جێگیر بوو. ئێستاش ئەو جێگرەوانەی کە باسمان کرد لە وەڵامەکانماندا، هێڵی بانیاسی سووریا ئەگەر هێڵێکی تازە بنیاد بنرێت لە باشترین حاڵەتدا 36 مانگێکی پێ ئەچێت و 700 ملیۆن دۆلارێک تێچووەکەی ئەبێت و لە ڕێگەی کۆمپانیا جیهانیەکانەوە جێبەجێ ئەکرێت. وەمە کارتێکی هەناردەکردنی باشە بێت کە 1 ملیۆنێک بۆ 1.5 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمەکەی ئەبێت. هەروەکو وتمان 36 مانگی پێ ئەچێت. بۆیە جێبەجێکردن و پلاندانان نابێتە هۆی ئەوەی کە دۆخی ئابووری عێراق چاک بکات، بەڵکو پێویستی بە نەرمونیانی ئەبێت لە ڕێگەی لەلایەن کەرتەکانی ترەوە. ئێستا ئەبینین کە گەڕووی هورمز بووە بە کارتێکی کارتێک بەدەست ئێرانەوە و هەر کاتێک بیەوێت دایەخات. و تورکیا ئەوەی لەسەرەکە ئەوە بزانێت کە عێراق هاوڵێکی بازرگانی باشە
و بەرژەوەندی بازرگانی باشی لەگەڵیدا هەیە. کارتی دارایی بەکارهێناوە، بەڵام لەگەڵ عێراقدا نابێ بارودۆخی جیۆسیاسی بخۆزێتەوە و گەروی هورمز بەکار بێنێت وەکو کارتێک بۆ ئەوەی کە عێراق سازش بکات لەسەر دەستکەوتە بازرگانیەکانی. باشە باشە با من باسی دوو سیناریۆکەم. یەکەمیان ئەوەی کە گەروی هورمز وەکو خۆی ینی بەداخراوی بمێنێتەوە و عێراق داببڕێ لە بەشێکی زۆری هەناردەی نەوتەکەی، واتە بەشێکی زۆری هەناردەی نەوتەکەی لە دەست بە، ئەمە کارە سادە خۆڵقێنە بۆ ئابووری عێراق. سیناریۆیەکی تر لە ئەگەریەوەی کە بارودۆخی گەروی هورمز بە تەواوەتی ئاسایی ببێتەوە پێش ئەم جەنگە پێشنیارەکرا کە نرخی نەوت بۆ دەوروبەری $60 تەنانەت خوار $60 داببەزێت. واتە هەردوو سیناریۆکە باسی داهاتوێکی خراپمان بۆکەن بۆ بارودۆخی ئابووری و دارایی عێراق. پێشبینی جەنابتان چیە بۆ داهاتووی دوور و نزیکی عێراق؟ بالتأكيد بەدڵنیاییەوە تەرحی یەکەم ئەگەر بەردەوام بێت، گەروی هورمز بەردەوام بێت لە داخستن بێگومان کارەساتی بەدواو ئەبێت بۆ حکوومەتی عێراقی بەهۆی هۆکارێکی ڕوونەوە، ئەویش نەبوونی دەرامەتی جێگرەوە و دەرامەتی جێگرەوەش هەر هەیە، بەڵام لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیدانی بەکو لەژێر دەسەڵاتی حزبە سیاسەکاندا دەستکەوت بازرگانیەکان حزبە سیاسەکان و سەرڕێکێشێت بۆ فشارێکی سیاسی لەلایەنی تورکیاوە بۆی دەستکەوتە بازرگانیەکانی زیاد بکات. بەڵام ئەگەر گەروی هورمز بکرێتەوە و ئاسانکاری هەبێت لە هەناردەکردن، پێم وایە فشاری تورکی گرنگ نابێت لەسەر عێراق و وا مامەڵە لەگەڵ عێراق دەکات کە هاوڵێکی ڕاستەقینەیە و عێراقیش بەرەو ئاقارێک هەنگاوانێت کە دەرچەکانی تر بکاتەوە و خەمڵاندن بۆ بارودۆخی داهاتوو ئەکات و ئەو هەڵەیە دووبارە ناکاتەوە جارێکی تر کە تەنیا پشت بە گەروی هورمز ببەستێت. چونکە پێم وایە لە داهاتوویەکی نزیکدا ئەم بارودۆخە هەر جێژیر نابێت و ئەم هەڵبەز و دابەزە ئەبێت و پێویستە عێراق بە شێوەیەکی بەردەوام بیر لە جێگرەوەکان بکاتەوە. ئەگەر ئەمە نەکات بێگومان حکوومەت زیانمان نەبێت و وڵاتەکە زیادمان دەبێت و گەنجینەی دەوڵەت زیانی پێگات. ئێوە ئەزانن، ئێوە برایان لە باکوور ئەوە ئەبینن کە ئەو کارە ساتانەی کە ڕوئەدات لەلایەنی کاریگەری حکوومەتەوە زۆر خراپترە لەوەی کە گەروی هورمز دروستی کردووە. زۆر سپاس بە ڕێز داوت حلفی ئابووری ناس لە بەغدادەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان.